سڵاوتان لێبێ خۆشەویستان لە بەرنامێکی نوێ لەگەڵتانە بن. ئێرە تەلاری هونەرە ڕێکخراوێکی ئەڵمانی بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی کاری سلێمانی هەستاون بە تۆمارکردنی ناوی ئەو کەسانی کە بێکارن. لێرە ژمارەی زۆر گەنج و دەرچووی زانکۆ پەیوانگەکان و خەڵکی دیکەی ژۆک و چەند کەسێکمان بینی کە بەتەمەند بوون لێرە هاتوون ناوی خۆیان تۆمار بکەن تاوەکو هەلی کاریان بۆ بدۆزنەوە. ئێمە ئەمڕۆ دەچین ئەوانە وەرەگرین قسان لەگەڵاکەین بزانین چ جۆرە پسپۆڕیەکەزان و ئایا مسمانیان هەیە ڕێکخراوەکە بتوانێت کاریان بۆ بدۆزێتەوە یا خودنا لەگەڵمانە بن ئەمانە و چەند پرسیارێکی تر لە ئەو بەڕێزاناکەین. ناوەکە بۆ چیە؟ بۆی کارتان بۆ بدۆزن؟ بۆ کارمان بۆ بدۆزن. ئێوە بێکارن لێرەوە؟ بەڵێ. چ جۆرە کارێک بۆ ئێوە گونجاوە لە ئێستا ئەم ڕێکخراوە بۆتان بدۆزێتەوە؟ وەڵا هیچ کارێک بێت کە بتوانین بەرژەوەندی خۆمانی تیابێ. سیخەتان هەیە کە ڕێکخراوەکە بتوانێت کار بۆ ئێوە بدۆزێتەوە؟ وەڵای تر ئێمە هاتوون لێرە بەپێی ئەوەی کە تەمەنتان چەندە جەنابتان؟ من تەمەنم مالی 53 تقریبا 63 ساڵ. زۆر باشە. چ جۆرە کارێک ئەتوانی بکەیت لە ئێستاە کە ڕێکخراوەکە بتوانێت بۆ ئێوە بدۆزێتەوە؟ وەڵای تر کار ئەوەیە کە بە پێی توانای خۆم ئەو کارە بتوانم بکەم کە من نەمتوانی ئەو کارێ بکەم هەژڵم ناتوانم بیکەم لەبەرەوەی خورت بێ من ناتوانم دەمەنێت هەیە و کارێ بێ کە بگونجێ بۆتەوە. جەنابە چ پسپۆڕێک هەیە هاتووی لێرە چی دەست بکەوێت؟ وەڵای وەکو بێکارێک بەس من تا شەشم خوێنەوە بێکاری تر ئەمە ئیشێک بدۆزمەوە پۆلی 12. بەڵێ تاو نەکرد. سیخەتان هەیە ئەم ڕێکخراوە بتوانێت کارتان بۆ بدۆزێت؟ وەڵای ئیشەڵا ئیدۆزێتەوە چکە بۆ هەنێک کەس دۆزێتەوە بۆ کۆمەڵە کەس ئەنیشان کردووە پێشتر بۆ خەڵکی دیکە. بەڵێ زۆر باشە. چ جۆرە کارێک بۆ تۆ گونجا ئەتوانین چ جۆرە کارێک بکەیت لە ئێستا؟ وەڵای هەموو شێ بەس ئەوەن چی دەستنەوە من ئەواکەم هەموو ئیشە توانمونە توانین هەموو جۆرە کارێک بکەیت؟ بەڵێ. زۆر باشە. ئەو بین لێرە ژمارەی زۆر خەڵکاتون کە بێکارن. ئایا مسمانە دەیەکەم ڕێکخراو بتوانێت کار بۆ هەمومانی لێرە بدۆزێتەوە؟ وەڵای هەر هەمووینا بەس بڵین بە عەدەد دەدۆزێتەوە خۆی خۆیان چەندیان بێ ئەوە ئەدۆزنەوە تێکی هەر هەمیان نامنە لە 150 لە 120. چ جۆرە پیشەیەک چ جۆرە پسپۆڕێک چی ئەزانی کە بتوانین لە داهاتوە ئیش لەسەر؟ وەڵای ئێستا پیشەی بوونە نازانم چی پێشەوە بوونە خۆم بەس چ کارێکت کردو؟ وەڵای هەر خوێندکارم. سپاسەکەم بەڕێزی کە ئێمە سەر و ژێرمان سەر زەوی و ناو زەویمان هەمووی ئاڵتون و ئەڵماسە بەڵام بەداخەوە ملیار جار بەداخەوە مرۆڤەکانمان بەدوا نانەڕەقەیەکە ئاگەڕێ. من لە ساڵینەوەیە چوومەتە کوێتەوە ساڵینەوە بۆ ئێستا ئەوە 29 ساڵە. کوێت بیابانێکە کوێت قەتەر بەحرێن ئیمارات عومان بیابانێتتر بیابان تۆ چیتیایە تەنانەت ئاوەکاری گوزەرانی ئەوان لە خەڵکیێرە باش ئاوەکەشی ناخورێتەوە ئاوەکەی سوێرە تاڵە تفتە چەورە ناخورێتەوە بڕۆ ئەو بیابانیان کردووە بە بەهەشت بەڵام ئێمە بەداخەوە زۆر بە جەهەنەم زۆر جارە بینین ڕخنە و لە وڵاتە عەرەبیانە گیرێ لەلایەن دەسەڵاتدارانی خۆمانەوە کاڵێن
وەزیان باش نییە ینی دیکتاتۆرن بەم شێوازە ناویانە بیرێ بەڵام لەگەڵەوە سەیرگەن خەڵکەکە با بڵێن نمونەوەکو جەناب و خەڵکی تریش هەیە ئاوات بە ژیانی خەڵکی بێ خوازن برا بە ڕێزەکەم ئەوان ئەگەر چەنە ژیانیشیان خراپ بێ زۆر لێرە باشترن تێگەی زۆر لێرە باشترن لەبەرەوەی لێرە یاسا و دەسەڵات پێکەوە کار ناکەن سامانی ئەم وڵاتە ئەگەر بە شێوازێکی جوان بە ڕێکوپێشی دابەش کرێ بەسەر تاشی کەسەکانە تاشی کەسەکان بواتەوەی دابەش کرێ نەک بڵێ ها لە ڕایخوا خەڵک فێری تەمەڵی بکرێ لە هەموو کەرتەکانە لە کەرتی کشتتوکاڵ لە کەرتی گەشتیاری لە پیشە سازی لە هەموو بوارێکە ئێمە ئەوەنە داهاتمان هەیە ئەوەنە وڵاتەکەمان جوانە کە هیچ کەسێ بێکار نابێت بەڵام ئەمان خەڵکیان فێری تەماڵی کرد تەماڵی بەس خەڵکیان وا فێر کردووە کە دانیشێ بخوا و بخەوێ ئەوەی ڕاستی بێ من مەحەدم تەواو کردووە لە ساڵی 2010 خوێندنم تاوا کردو 10 ساڵی ڕێکە دانیشتم 10 ساڵە ینی هیچ کارێکت نییە 10 ساڵی ڕێکە من خوێندنم تەواو کردو لە هیچ دام و دازگایەکی حکومی و فەرمی نەکەرتی تایبە نەحکومی هێشتا تاعین نەبووم زۆر باشە متمانەت هەیە کە ئەم ڕێکخراوە بتوانێت کار بۆ ئێوە وەکو با بڵێوانی کە دەرچووی زانکۆ پەیمانگەکان کارتان بۆ بدۆزێتەوە لە ڕاستیە من زۆر متمانەم پێ نییە لەبەرەوەی من بە شتێکی ڕۆتینی ئەزانم ئەمە سەرژمێرێکەوە ئیکەن پێم وانە هیچیان نەتوانای هەبێت بۆ سەرژمێریکردنە بەدڵنیایەوە جگە لە کەرتی حکومی و کەرتی فەرمی چ جۆرە پسپۆڕێکیان چ جۆرە کارێکی ترەزانی کە بۆ بدۆزنیان ئامادەی سبینە کارێکیان بۆ دۆستەوە لە شوێنێکی تر لە مارکێتێک لە کۆمپانیایەک ئامادەی و جۆرە کارانە بکەیت بەڵێ زۆر ئاساییە بەلام و زۆر لە تواناشما هەیە من وەک شەخصی خۆم بۆ یاخچیم ئیشی بۆ یاخەکەم ئیشی بۆ یاخی ماڵانەکەم یعنی پێشتر لەگەڵ کۆمپانیاشە ئیشم کردووە ئامادەی بیکەیت ئامادەم بڵێ سڵاو لێ بێ خاتون جەنابتان چیتان تەواو کردووە چ پسپۆڕێکتان هەیە وتوان چ جۆرە کارێک بکەن من ژمێریاریم تەواو کردووە چەند ساڵە تاوت کردو 6 ساڵ تەواو کردووە 6 ساڵە تاوت کردووە هیچ کارێکت نەخێر هیچ کارێک باشە جگە لە پسپۆڕەکەی خۆت چ جۆرە کارێکی ترە توانی بکەیت کارەخراوەکە بۆتە بدۆزێتە ئەین بۆ نمونە ئێستا تۆ ژمێریاری ڕەنگە سبەینێ کارێکت بۆ بدۆزنەوە کە ڕەبتی بە پسپۆڕەکەی خۆتۆ نەبێت ئامادەی لەو حاڵەتەوە کارە بکەی وە چ جۆرە کارێکە توانی بکەیت بەڵێ توانم ئەو کارە بکەم بەڵام دەورێک ببینم ئەو کارە بتوانم بیکەم متمانەتان هەیە ڕێکخراوەکە بتوانێت کار بۆ ئێوە بدۆزێتەوە کۆزانی ژمارەی زۆر دەرچووی زانکۆ پەیمانگامان هەیە جگە لەوەیش خەڵکی کەش کە دەرچوونی ینی هەر هاتووە بێکارە هاتۆ لێرە کار بدۆزێتەوە متمانەتان هەیە ڕێکخراوەکە بتوانێت کار بۆ ئێوە بدۆزێتەوە وڵی هەروەکو خەڵکە هاتو پڕێکامەگناوە کۆی کە بڵێ متمانەیەک زۆر نا لە 90 حاڵ ئەڵەم لەوانەیە ئەگەر شانسێگە بێ بۆم پڕکەن ئیشەکە چانسێکە کە بتوانی وەکو چانسێک تاقم کردێتەوە تەمەنت چەنە و چ جۆرە پسپۆڕێکە زانی کە ئێرە کارت بۆ بدۆزنەوە بیکەیت من تەمەنم 1995 هەڤەی دی 1995 دایبووە بەڵێ چ جۆرە کارێکە توان بکەن کە ڕێکخراوەکە بۆ تام دۆزێت وەڵاهی لەباری من بە حکمیەوەی کە کەسێکمە تا سەرەتایم خوێندووە لە هەموو بارێکا شارەزانی متر نازان بڵێن هەموو بارێک بڵێم شارەزایم هەیە بەڵام وەکو ئیشکردن ئەتوانم کاری مۆڵکەم پاسەوانی بکەم باخەوانی بکەم ئەم ئیشانە توانم بکەم شۆفێریش پێ وەڵی شۆفێریە تاکو ئێستا بڵێن شۆفێریم نەکردووەکو بڵێن ئیجازەشم نییە متمانەت هەیە ئەم ڕێکخراوە بتوانێت کار بۆ ئێوە بدۆزێتەوە بتان خاتە سەرکار ئارە وڵاتە حەدێکی باش هاتوین کە ئەم ڕێکخراوە بڵێن ئیشێکمان بۆ دۆزێتەوە لە بێشی ڕزگارمەکە ئینشاءڵڵا هاتووی لێرە کار بدۆزیتەوە ئەرە وڵای شەکارەکەس ئەمانی چەندە جەنابەت وڵا 68 نەعەفوو مالی پەنجاوێکم 67 ساڵ 6 ساڵ بێ چەندێکە بێکاری وڵایی 5 ساڵ بێکاری 2 ساڵ بێکاری چ جۆرە کارێکە کارمی لەوە پێش کرێکاری مەکریش توێ بەخەستەکان ناتوانش پێ ناکەم تەمەنت بەسەر چووە و ناتوانانی هەموو کار خۆ منووسم کەسییان لە شمەلی ناکەم مالی 68 چ جۆرە کارێکە توانی بکەی ئێستا هەموو جۆرە وردەکاری گەتوانی چی ئەزانی چ جۆرە شتێکە هیچی باخەوانی و کرێکاری و ئەمانە هەموو شتێکەزان بەس هیچی خوێندەواری و
دوکانداری و عین بێ کەناڵ مەناڵ نازانم ینی کارێک بێ کە بتوانێت لەگەڵ جسمی توا بگونجێت چی بێ لە خزمەتەنم باخەوانی بێ عینە بێ جارنەوە بێ ئەو دەیشاکانە بێ توانەتان هەیە کە ڕێکخراوەکە بتوانێت کارتان بۆ بدۆزێتەوە ئێوە بقاتە سەر عادێ 6 ساڵە لەو پاکەی واری شار میشەکەم و بەزمەوە قەت بوو ئێسەکەن ئارهۆڵایسەکە نەماوی لێ لێ نەماوە زۆربەی ئەو کەسانی کە هاتوونەتە ئێرە باز لەوەکەنکەوە لە ئێستا لەبەرەوەی کاریان نییە کاتێکی زۆرە کاریان نییە ئامادەن هەر جۆرە کارێک کە پێشنیاریان بۆ بکەن ئەمان بیکەن چونکە لە دەست بێکاری بێزار بوون بۆ ئێستا ئامادەن ئەگەر بێت و ڕێکخراوەکە پێشنیاری ئەویان بۆ بکە کە کارێک لە شوێنە بۆیان دۆزێتەوە کارەکە بکەن هەرچەندە زۆر وەکو خۆیان باسییانەکەن متمانێکی ئەوەندە بەهێزیان نییە کە چونکە چەند جارێکی تر ناونووسکراون بەڵام جوابیان نەبووە یاخۆ سیویان نردۆ بۆ چەند شوێنێک بەڵام جوابیان نەبووە متمانیان نییە زۆر بدۆزنەوە بەڵام وەکو چانسێک گێرە تاقیەکەنەوە. پێشتر قسەماکە جەناب دووتر لە دەرەوە گەڕاومەتەوە لە ئەڵمانیا چەندێکە گەڕاونەتەوە و بە دوای چ جۆرە کارێک ئاگەن من نزیکەی دەمانگە لە ئەڵمانیا گەڕامەوە بۆ هەرێمی کوردستان وەتا ئاسایش ئیشێنی لێرە بیکەم. بۆچی هاتیتەوە ینی خۆیان وڵاتی ئەڵمانیا نردیتەوە خۆم داوام کرد کە بگەڕێم بۆ کوردستان اینجا لێرەش بارچەندەکەم هیچ ئیشێک نییە من زمانی ئەڵمانیم فول ینی نووسینی خوێندنەوەش. زۆر باشە ئێستا بینین زۆرێک لە گەنجانی ئێرە هەوڵی ئەوەدەن کە بچنە دەرەوە ئەڵێم بە حساب لەوێ کار هەیە جەناب بکەوێت بینیوە ئایا لەوێ هەموو کەسێک کاری دەستەکە وڵی و مەسلەی کارەکە چۆنە لەوێ عنی مافی ئینسانێ ئەنی تۆ بچی لێ ئیش بکەی دایرەیە کەرە یارمەتی بە پشگیری بکەم بار شێوازەوێ بەڵام ئێستا تۆ لێرە هیچ شوێنێک نییە بچیت بۆ شوێنێکە چ لەبێت چاوەڕێ بکەی یا هیچ ئیشێک نییە لێرە. چ جۆرە ئیشێکە زانی لێرە کە بۆت بدۆزنەوە؟ وڵی من بە زۆری لە بەشی خواردەمەنی ڕێستۆرانت ئەنی وەستای پیزامی لە ئیشی تر بەشی ئیشی سیارەژەکەم شارەزای لەو چەند شتەی کەوتێ هەر کارێکی تر بدۆزنەوە ئامادەی کاری تر بگریتە ئەستەوە ئاسا بەلامەوە ئیشکردن هیچ عیب نییە بەلام دەنگۆیەکەیەکەوە ئەو گەنجانی کە لێرە ئەچن بۆ دەرەوە لێرە ئامادە نین هەندێک کار بکەن بەڵام کاتێشنە دەرەوە لەوێ ئامادەن هەموو جۆرە کارێک بکەن. ئێستا جەنابوو لێرە کارێکت بۆ بدۆزنەوە جەنابە حازری ئەو جۆرە کارانە بکەی بەس لە پێناوەی کار دەست من زۆر ئاسا بەلامەوە چکە ئەو ئیشێک کە من لە ئەڵمانیا کردومە باوەڕکە خەڵک لێرە ناشیکە مەخسن لە ڕێستۆرانێکیشکە لە مەطعمێک لێرە بڵیان بڵێ عیبە لەوێ هەموو زۆر ئاساییە. متمانەتەی ڕێکخراوەکە بتوانێت کارتان بۆ بدۆزێت؟ وڵی ئەمە لە چەندها شوێنی تر ناوی خۆشم نووسی و لێرەش هەر دەردی کابرا لە تاقیکردنەوەیەکە و بەشم خوابیکە ئیشەڵڵا ئیشێکم بدۆزم. چانسێک تاقیەکەیتەوە بەشم وەڵا چی تەواو کردو چ جۆرە کارێکە توانێت؟ من ئامادەی بازرگانیم تەواو کردووە وەک کاری تر گەنجانی ئەم سەردەمەی ئەمە بڵێ هەمووی هەر بێکارن تر خواخوایان لە هەر شوێنێک ئاوا ڕێکخراوێ یان شتێک کۆ بێتەوە هەر کارێک بکەن گەنجانی ئەمە کارەکەن ئامادەی هەر جۆرە کارێکەوەی گرنگەوەی کارێکت دەستەوەی کارێکە دەستەوە بەڵێ زۆر باشە. چ جۆرە پسپۆڕێکە زانی ئەنی چ جۆرە پیشەیەک چی ئەزانی کە لەو پسپۆڕانی خۆ تا بێ کارەکەت باشترە توانی شتی باشتریتە؟ وەڵام من خۆم ئیشی دارتاشی ئەزانم ئیتر لە ئیشی مەدەمەوانەشا کارم کردو بەڵام وەک وتم ئەوەنە بێکاری زۆرە لە هەرێمی کوردستانە گەنجی ئێمە خواخوایانە هەر کارێک بکەن هەر کارێک دەستکە ئەو کاراکەن دارتاشی وەکو پیشە زانی بەڵام ئامادەی کاری تریش بەڵێ متمانەت هەیە کە ڕێکخراوەکە بتوانێت کار بۆ ئێوە بدۆزێتەوە؟ وەڵای ڕێکخراوی کار تا ئێستا 4-5 جار گەنجانیان کۆ کردوتەوە داتابەیسیان دروست کردەوە بەڵام هەموو کاتێ بێنجام بۆ بەڕاستی بەڵامی تر گەنجان هیوا و ئەوانە نابێت لە دەست بن هەر کاتێ ئاوا هەر ڕێکخراوێ عێلانە دەکا بۆ کار گەنجان بە بەرەوپیریوێن بەڵام هەموو کاتێ گەنجانیشان بەڕاستی بێومێت کردووە لەبەرەوەی ئەزمونیان هەیە لە 2010 تا هەم دیسان داتایان کردەوە لە 2013 کردیانەوە ئەم ساڵ 2019 بەڕاستی داتاکەنەوە
بەڵام مایبینی خەڵکی کەم لێ بەڕاستی لە چا ئەو بێشێکایە ببینین هەندێک لە گەنجان پیان عیب بە هەندێک جۆر کار بکەن ئەنگەڵێن بۆ من ناگونجیان پێ عیب بە پێ شەرمە جەناب ئەتوانی هەموو جۆرە کارێ بکە یعنی پێت عیب نییە کار دەست بکەوێت هەموو جۆرە کارێ من پێم عیب نییە هەر کارێ بیک چ جۆرە پیشەیەکە زانی ئەنیە زانی چ جۆرە ئیشەک بکەیت وەڵام من ئیشە بیکەم کێشەم نییە چی ئیشەکە کرد وەڵا هەموو ئیشەکەم کردووە پێش لە ئاسیا بووم ئیتر ئیشی کرێکاری کەم کردووە ئیش وەڵا کاشیم کردووە ئەنوا ئیشم کردووە خۆشم بۆ ینی ئەو جۆرە کارانەشت کردو ئەگەر کاری تریش بێت جگە لەمانە یەکەم کێشەم نییە باشە هەندێک گەنجەی پیان عیب بە هەموو جۆرە کارێ بکەن تۆ چی دێ لەسەر وەڵاوە ئیشێکی خراپە ئەوە تو هەر لە ماڵە دانیشی بلی بۆ بێتە بەردەسە نایەتە بەردەسێ هیچ عیب نییە ئیشەکەی بەلا من و عیب نییە متمانەت هەیە ئەم ڕێکخراوە ئێرە بەڕێبەرایەتی کار بتوانێت کار بۆ ئەم ژمارە گەنجەوەم خانی خەڵکی بەتەمەنیشی تایە خانمیتیان وەک باسەکەن پێشتر ئەم کارە ڕێکخراوی کە کردوێتی کاتم ڕێکخراوێکی نەرویجی بووە بەزیتر نازانم ئەم ڕێکخرا ئەم هەر لەدا مەزین بۆم بێکاران بەس وەکو چانسێک تاقیەکەیتەوە ئەگەر حاڵەت تاقیەکەمە بەڵێ بزانەکەم ئەبێ نابێ جەناب بناو بنووسی لێرە چ جۆرە پسپۆڕێکت هەیە ئایا ئەتوانین چ جۆرە کارێک بکەیت بەشی تەلارسازیم تەواو کردووە هەر لەو بەڵێ باشە وەکو زانین ئەو بەشەی جەناب و یەکێکە لە کۆلێژە هەرە بەرزەکان چۆن بۆ تا ئێستا کارت ینی نەبووە ئایا یان خۆت نەدویستوە کار تاوام کردو ئەم ساڵ تاوام کردو ئەمە یەک دوو مای یەکەم تاستاوات کردو ئامادەی سبینی ئەگەر کارێکت بۆ بدۆزنەوە ڕێکخراوەکە کە پسپۆڕی خۆت منەبێ ئەو جۆرە کارانش بکەی ینی جگە لە کاری ئەندازیاری تەلارسازی کە پسوەڕی جەناب ئەگەر کارەکە گونجاو بێ کێشەنی باشە وەکوە زانین هەندێک لە گەنجانی ئەمە پیان عیب بە هەندێک جۆر کار بکەن یان پیان شەرمە چیت هەیە بۆم حاڵەتە کە ئەو گەنجانەی کار هاتوۆتە بەردەمیان یان دەرفەت هاتوۆتە پێشیان بەڵام لەبەر عیبەیان بۆ من لەبەر شەرمکردن لە هەندێک حاڵەت کارەکان ڕەت کردوتەوە ئەو کەسە خۆی کەوتووە هەنێک بەڵێ هەنێک کەسێ پێی شەرمە هەنێ کار بکە لەگەڵ ئەو ڕایانی بچەنێک ئیشە دەستکەوی بکەی باشە هەندێک کەسی ژێ شەرمەکەی وای لێ کردو ناتوانێت کارەکە بکە جەناب تا چەند ئامادەی کاری تر جگە لە پسپۆڕەکەت ئەگەر گونجاو بێک چ جۆرە کارێک بۆ خۆت بە گونجاوە زانین ئێستا بواری کۆمپیوتەر و بەشەکەی خۆم بە پێیشەکانی خوانەی تر کارێک بێ بەزی ترەوە شمولی ئێمە بکات و چ پسپۆڕێکت هەیە تۆ ینی چ خوێن ئەوانەی کە دەرەن زۆر بێ زۆری خەریکی مەحەد بزان کۆوانن بڕۆن ناکەم بە پێی پسپۆڕەکانی خۆمان بێت من خۆم هەندێک تاوا کردو زۆر باشە جگە لە با بڵێن پسپۆڕی خۆت ئامادەی کاری تریشت بۆ بدۆزنەوە بێگومان هەیە گەر ئامادە نەبوومە چۆن لێرە پێشتر لەو حتمما زۆربەی وانەی کە خوێندنیان کرد لە کاتی خوێندنی شاڕەنگی لەو کاتانی کە پشووە ئیشیان کرد چ جۆرە ئیشێکت کردووە لە چ جۆرە شتێکە پسپۆڕیت هەیە کە توانی لەو بابەتەی ئیش بکەیت وەڵای من زیاتر لە بەحکومێکی هاینان دام تاوا بوو لەگەڵ ڕافێکەکانمان یان ئیشی بۆیان ویان جپسم بۆرد وە ئەو زۆری شانەمانە ئێستا ئامادەی ئەوانە و کاری تریشەوی بەڵە بەڵە بێگومان هەندێک لە گەنجانە بینین بەداخەوە پێمان عیب بە هەندێک جۆریش بکەین چی دەیە بۆم حاڵەت بەڵی بەڕای من عیبە ئەوەیە کە پارە پێێنە بێ نەگەوەی کە پێوە عیبێ جۆرەی شەک بێت عیبە ئەوەیە کە پارە پێێنە بێ ینی محتاجی دەستی خەڵکی دەست خەڵکانگەیتەوە عیبەیە متمانەت هەیە ڕێکخراوەکە بتوانێت کارتان بۆ بدۆزێتەوە وەڵای ئینشەڵڵا بەیوان من خۆم دەرچووی پەیمانگەی نەرە جوانەکانم جاسەش هەلەگە خێزە هەماڵە دانیش بینەمان نوویست بزانین بیدۆزینەوە چی خێزان تا هاتوون لێرە فۆرمەکە پڕەکەنەوە کار چ جۆرە کارێکە توانی بکە یان پێشتر چ جۆرە کارێکت کردووە و ئێستا توانی چی بکەیت خۆی وڵی پێشتر کارێکی وەم نەکردو چونکە بۆی خوێندنەوە ئەو نێساقاڵی خوێن بەس ئێستاوەی ڕاستی بێ زیاتر لە بواری کۆمپیوتەرە ئەمێزار بەڵێ هاوسەرەکەت چ جۆرە کارێکە توانێت ئەو زیاتر لە بواری ئەوشە لە ماحەدی فنووە ئەنی پەیمانگەی و نەوەجوانەکان بەشی مۆسیقا بووە ترانیویش زیاتر ئەگەرین بێ لە بواری دیزاین شارەزایی هەیە دیزاین جلوبەرگ و نیە دەرزیاترەوەی کێسا ئەمە دانیشتوین بیری لەکەینەوە ئەو شتانێک ئەمانێ بزین لە چیا باشین و لە ئەوە زیاتر ئەوە نانووسین ئامادەن چ جۆرە کارێک بکەن کە ڕەنگە هەندێک کارس بۆ پێشنیار بکەن لە داهاتووە پێشت نەتکرد بێ چ جۆرە کارێک بە گونجاوە زانی بۆ خۆتە وەڵای ئەوەی کە بەڕای من باش بێ ئێستاگەر ینی مامۆسایی ئێمە خۆمان چووکە ئەخیری مەرحەلی مەحەدمان فنونمان
ینی ئەچینە بمە مامۆسا تەمرینمان پێکرێ بۆ مامۆسایی ینی کەەوەی بەڕای منەوەی کە باش بین تێ لاچە مامۆسایەکە بێت بەس خۆی ئەمە ئەڵێ بۆ هینێکی حکومی نییە بۆیش حکومی نییە بەس هەوڵین زیاتر لە ئەهلی وەرگین ئینشاءڵڵا ئەگەر سبەینێ پێشنیاری کارێکیان بۆ کردی بۆ نمونە لە شوێنێکی کە بوو کۆمپانیایەک بۆ پسپۆڕێکی تر بوو بۆ نمونە لە مەتعامێکە ئیش بکەی شاگردی بوو شتێک لەو بابەتە تا چەند ئامادەنم جۆرە کارانە وڵی خۆی ینی ئەگەر بتەوێ ئەبێ بیکەی ینی تۆ ناکرێم هەر بە دوای ئیشەکە بگەڕێکە چۆن بڵێ ئیسراحەت بیتە بۆ نە کاتێکی دیاری کراوە لە بەیانەوە تا کاتێک بۆ ئیسراحەت بیتە ینی هەندێک کات مەجبوری بیکەی متمانەت هەیە ڕێکخراوەکە بتوانێت کارتان بۆ بدۆزێتەوە وڵی خۆی هەموو کاتانی تۆر ئەچی سیڤی خۆ و تەقدیمەکەی ینی ئەگەرسی قەشە بۆەوە هەبێ کە بکرێ باشترە بەس من خۆم چانسێکە تاقیەکەیت من خۆم زۆر جار ینی سیڤیم تەقدیم کردووە جوابمان نەیراوەتەوە بەستر ئەمەش ینی هەر وەکو چۆن بڵێ چانسێکە بار بیکەی باشترە هاتوون کار بدۆزنەوە لێرە ئیشەڵڵا چ جۆرە کارێکە زانێت چ جۆرە پسپۆڕێک تێ چ جۆرە پیشەیەکت کردووە پێشتر کە ئێستا بتوانانی بیکرد بە پێی ئەوەی کە پێشتر لە خولی ڕایەنانمان بینیەوە لە کۆمپیوتەر و لە بواری ترا و هەم ئیشی سوکریتیمان کردووە و بە حکومی ئەوەی پێشتر شارەزایکی ئۆتۆمانایە بەڵام ئێستا ئەمان لە چەند شارێک ئەمەیان کردووە هیچ دیار نییە بۆیە داوایان لێ یەکەم کە بە زووترین کار ئیش بۆ ئەم گەنجانم دۆزنەوە ئێستا جەنابووی بێکاری وایە بێکارم بەڵێ بەڵام ئەوەیە هەزارەهان گەنج هەیە لەم شارە بێکارە بێ ئیشە لە شارەکانی تریش لە دەرەوەی شار لە قەزاونا ئەزانم برادری وە ئەزانم دینارێکی لە باخەڵان نییە بەس لەبەر ئەوەی ئیشێکی دەست ناکەوێت جەنابوت ئامادەی ئەو کارانت بۆ پێشنیار بکەن بیکە یان بۆ نمونە هەندێک گەنجەیە پێی ئای بە هەندێک کار بکات مەجبورین ڕۆژەکەەوە خوڵقاوە مەجبورین هەر ئیشێ بێ بیکەین گرنگ ئەوەیە بێکار نەبین بێ ئیش نەبین برادرم هەیە لەبەر بێکاری خۆی کوشتووە چی بکات جەنابەت متمانەت هەیە کە ڕێکخراوەکە بتوانێت کارتان بۆ بدۆزێت بە حکومی ئەوەی پێشتر من لەم ڕێکخراوە کارم کردووە هاوکاریان کردوم ئیشیان باش بووە بەڵام بۆ ئەم ساڵ نازانم بۆ ئەم ساڵ هیوادارم بە زووترین کار ئیش بۆ ئەم گەنجانە بدۆزنەوە وەڵاهی خۆم کارەبام تاوا کردووە مەحەد بەڵام گەچی و لە بوو وەستای ئەم شتە جۆرە ئیشەکەت کردووە پێشتر وەستای گەچم لە بغم دیوارم پێ ساڵش خەریکی دەرگا و پەنجەرە و کەوانتەر بوومە و لەگەڵەوەشا خوێندنم تەواو کردووە لەگەڵ خوێندنەکەیشا کاریشت دووشیم کردووە بەڵێ ئێستا بینین هەندێک لە گەنجانی خۆمان بەداخەوە پیان ئای بە هەندێک جۆر کار بکەن ڕێکخراوەکەش هاتووە لێرە ناوت ئەنووسێ و بۆ کار ینی کارت بۆ دۆزێتەوە جەنابوو هەر جۆرە کار بێ ئەتوانی بیکە ینی پێت عیبە نییە سبەینە کارێک بۆ پیشنهارکەن بیکەی عیب لە عیبەوەی بێکار بیت کاری چه عیبێکی هەیە من کە پارەم پێ نەبوو بێمە بازار عیب هەمان کاتە من کە توانیم خۆم بژێنم ماڵ و مناڵم بژێنم ئەمە عیبێکی تیانە جەنابوو متمانەت هەیە ڕێکخراوەکە بتوانێت کار بۆ ئەم ژمارە گەنجەوانێک دیکەش کە ناوێت نووسێ بدۆزنەوە ئینشاءڵڵا ئێمە هەچیەک هەبێت دەستمان بۆ درێژ کردووە چکە وڵاتەکەمان تەواو بێ ئیفلاسی هێناوە ئەوەی لە دەرەوە دێ متمانەمان پێێتی و مەجبورین دەستی بۆ درێژکەین ئێستا بینین لە هەندێک وڵاتی دیکەوە خەڵکەێنن بۆ کار بۆ ئێرە بۆ نمونە ئەوانی کە بەنگلادشی با بڵێن نیپاڵی ئەوانی کە وەکو کرێکار کۆمپانیەکانەی هێنن ئەبین لێرە ئەوان کاریان بۆ دۆزرێتەوە ئەیان خەنە سەر کار بەڵام لەو لای شەوە بینی ژمارەی زۆر گەنجی خۆمان بێکار خدی قسەکەی جەنابدە هەنێک گەنج هەیە ئەو کیشەی ئەوەی کە پێ ئەیبە لە هەمان کەشتا سەقەتی حکوومەتەکەی خۆمانە لێرە لە وڵاتە زۆر سەخەتین ئەی بۆ گەنجێک نایەنێ کی کوردی بیکاتە سەری و نیپاڵیەک دێنیان عەرەبێک دێنێ بەڵام ئەمەش خاڵێکیان خاڵێکی کە گەنجی ئێمە هەنێکی پێی عیبە بیکات خاڵێکی دیکەوەی بژێوەی ژیانەکەی بەوە دار نایەنێ ڕام بێ 400,000 بێ خۆی 300 بدا بکری 100,000 چی لێ بکە واتە کێشەکە لە هەردوو لایەنە هەم لایەنی حکومی هەم لایەنی ئەو کەسە خۆشە زیاتر حکوومەتە بەتەشید هەردوو لایەن بەڵام زیاتر لە لایەنی حکوومەتەوە چونکە کاریشی وای نەکردووە گەنج بتوانێت کاسبیەک بکە کە بتوانێت ژیانی خۆی پێدابین کرد ئێستا بۆ نمونە سبەینە جەنابەت ڕێکخراوەکە پێشنیارێک بۆ بکە بە موچەیەکی گونجاو
کە بگونجێ بۆ بژێوی ژیانی تۆ وەکو ئەو با بڵێن کرێکارە بیانیانە مانی پێشنیاری پاکردنەوەی ماڵت بۆ بکەن یاخود پێشنیاری ئەو کارانەیەوانت بۆ بکەن جناب ئامادەیتیایە و جۆرە کارانە زۆر تەبیعیە ئەگەر بتوانێت بژێوی ژیاندا بین کە زۆر ئاسایی احتیاطیە بەڵێ جگە لە ئەو جۆرە کارانەی کەوتە کردومە کاری تر چیە توانێت بکەیت من خۆم زۆرم کار کردووە ینی لەگەڵ نەجارڕیا بوومە گوتم دیوار و لە بەخو گەچم کردووە لە هەمان کاتە لەگەڵ وەسای کاشی ئیشم کردووە بەدر لەمانە یعنی پێم خۆشە من پەرە بە کارەبایەکەی خۆم دەم تا ئێستا نەمتوانیوە پەرەی پێ بدەم چونکە ژیوی ژیان میدیابین نەکردو ئەزیزان و کوبینتان ئەمە ڕاوسەنجی ئەو کەسانە بوون کە هاتبوون لە ڕێکخراوەکە ناوی خۆیان بنووسن تاوەکو هەلیکاریان بۆ دابین بکرێ زۆربەی ئەوانی کە لێرن بەشێکی زۆریان دەرسوی زانکۆ پەیمانگاکانن بەشێکیشیان هەر بێکارن تا ئاستەی خوێندویانە تاوەکو بۆ نمونە پۆلی نوێی ناوەندیان خوێندووە تا پۆلی 12 خوێندووە و دوای وازیان هێناوە بەڵام کاریان دەست نەکەوتووە یاخود هەندێکیان کاریان هەبوو کارەکانیان لە دەستداوە ئێستا هاتوون بە دوای کاری تر ئاگەڕێن بەسییان لەوە کردکەوە ئەمان ئێستا گەر بتوان ڕێکخراوەکە کاریان بۆ بدۆزنەوە ئامادە نەو جۆرە کارانە بکەن و یەکێک لە کێشەکانی کەش ئەوەیە لە ئێستا لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە کۆمپانیەکان کرێکاری بیانیان هێناوەتە ناو هەرێمی کوردستان کە بەشێکی زۆر کاریان گرتووە هەرچەندە یەکێک لەو بەڕێزانە باسی کرد ئەوان یەکێ لە کێشەکانی گەنجی خۆمان ئەوەی ئامادە نین بە موچەی کەم کار بکەن چونکە بژێوی ژیانیان دەری ناهێنێ بەڵام هەندێک جاریش ئەوەی کە بۆتە هۆی کێشە ئەوەیە گەنجی ئێرە ئامادە نیە هەموو جۆرە کارێک بە وەکو ئەو کرێکارە بیانێنی کە ئەو جۆرە کارانەکەن ئەمان ئامادە نین بەڵام لە ئێستای وەکو باسی کرد ئامادەی ئەو جۆرە کارێش بکە بەمەرجێ موچەکە گونجاو بێت نەک من موچەکە وەکو باسی کرد ئەگەر 400,000 پێ بدەن 300,250,000 بدەن بە کرێ خانووە ئەمە موچەکە مۆم دەری ناهێنێ بە هیوای ئەوەی ڕێکخراوەکە و بەڕێبەرایەتی کا بتوانین کار بۆ سەرجەم ئەم بێکاران ئێرە بدۆزنەوە و بتوان بیان خەنە سەر کارێک کە بۆ بژێوی ژیانی خۆیان گونجاو بێت پامیێم جارەمە پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ